برای بەڕێزم حرام پەیامەکە و خەڵکی سرت پێشۆڕکان لە وتارە. مامۆستا باسی مەشروب مەکە و مامۆستا باسی جگەرە مەکە و باسی دەرمانخۆر مەکە و باسی ئەحزابی سیاسی مەکە و ئەی با چیت بۆ بکەم؟ وەرە پێم بڵێ با چیت بۆ بکەم کاکە؟ ئەعندەکم کتاب فیه تەدروسون، لە خەیری ئەم قورئانە شتێتر هەیە کە خەڵکەی شتێنێ و گۆشتی بەرازی پێوەنە ئەجەلەکم الله. کاکە قەینا یعنی ئێمە وامان لێ هاتۆ لە ئەحزابی سیاسی ترسین لە نوێژخۆنەکانیشمان. مامۆستا باسی ڕیبا مەکە، باشە بەسەر چاو. مامۆستا باسی جگەرە مەکە، ئای بەبان دیەم. مامۆستا کورە بەخوا حەقە بگیرم نەک ئارەق بکەم. بەخوا ئەم وتارەم حازگرە قەسەمەن بیلا بەتەی ناگریاوە، بەڵام کە دێمە سەر مینبەر گریانم ئەوەستێ بۆ حاڵ خۆم. هەر ماڵێک هەر حاڵێک کە تۆ پێکەوەی ئەنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ نەسیحەتی من و تۆی کردووە، ئەفەرمێت ليس لأحد من هذه الدنيا، هیچ کەسێ لە ئێمە لەم دنیاە لەم سێشتە بەدەر نییە. یەکەم سیوا بەیت یەسکونه، بێجگە لە ماڵێک کە تایە دانشێ. باشە ئێستاکە تۆ ئەگەر دە خانووتەیە لە بێر میگەم بە مۆرگیج کڕیوتە چی قیمەتی هەیە؟ یەخۆ تو لێ خانووە دانشی. سەعاتێکت هەیە بای 5,000 و 10,000 پاوانە لە دەستا، ئێخۆ ئەگەر سیانتە بێ بکەیتە دەست هەموو خەڵکە لێمە شێتە. ئەگەر دوور لە ڕووی جەنابتان پێڵاوێکی مارکە لە پێتایە بای 500 پاوەنە دوو جووت گۆرەوی بکەرە پێێتەوە، بەخوا قەسەم پێت بە هیچ پێڵاوێکەوە ناچێت. سیوا بەیتین یەسکونه. باشە خۆشەویستان، ئەو ثەوب یەلبەسه، یان جلێک ئەیکەیتە بەرد، وەرە دوو تیشێتی مارکە بێنە بیکەرەبانێکا بزا جوانی هیچی هەیە. خۆشەویستان، دە خانووتە بێ لە یەک خانوو دائەنشی، ئامان یەک خانوو پێکەوە بنە با حەڵاڵ بێ. 100 دەستقات و چاکەت و پانتۆڵ و شاڵی کوردی 15 وەرەقەیت هەبێ، قەسەم بەخوا یەک دانەی لەبەر ئەکەی تو خوا با جلەکانت حەڵاڵ بێ. ئەو زادین یوقیم صلبە، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ یان خواردنێک لە زگتا بێ بۆی پشتت وەک پیا و بەرزەوەکە. کورە برای بەڕێزم حرام پەیامەکە و خەڵکی سرت پێشۆڕکان لە وتارە. مامۆستا باسی مەشروب مەکە و مامۆستا باسی جگەرە مەکە و باسی دەرمانخۆر مەکە و باسی ئەحزابی سیاسی مەکە و ئەی با چیت بۆ بکەم؟ وەرە پێم بڵێ با چیت بۆ بکەم کاکە؟ ئەعندەکم کتاب فیه تەدروسون، لە خەیری ئەم قورئانە شتێتر هەیە کە خەڵکەی شتێنێ و گۆشتی بەرازی پێوەنە ئەجەلەکم الله. کاکە قەینا یعنی ئێمە وامان لێ هاتۆ لە ئەحزابی سیاسی ترسین لە نوێژخۆنەکانیشمان. مامۆستا باسی ڕیبا مەکە، باشە بەسەر چاو. مامۆستا باسی جگەرە مەکە، ئای بەبان دیەم. مامۆستا کورە بەخوا حەقە بگیرم نەک ئارەق بکەم. بەخوا ئەم وتارەم حازگرە قەسەمەن بیلا بەتەی ناگریاوە، بەڵام کە دێمە سەر مینبەر گریانم ئەوەستێ بۆ حاڵ خۆم. خۆشەویستان، ئەو ئارەقی گریان و شەرمەزاریمە بەرامبەر ئێوە ئەوەستم. مامۆستا باسی دەرمان فرۆش مەکە، باسی ئۆفلایسنس مەکە لەبەرەوەی هاوکاریتانەکە. تو خوا مزگەوتێ بە حرام پێکەوە بدرێ مسلمانێ پەروەرداکە کە هیچ قیمەتی نەبێ دوور لە ڕووی جەنابتە. خۆشەویستان، 5 پاوەنی حەڵاڵ هی پیرێژنێکی کورد بە 50,000 پاوەنی حرام خۆرێک ناگۆڕبەوە. ئالۆ ماوە لە ماڵێک دانیشتو بوون بۆ جەنابی مامۆستایشم باس کرد، برایەک ڕەنگە ئەمە ببیستێتەوە حەجەکەم گوێی لێ بێت. کورد نەگەیشتۆتە ئاستی پاکستانی و کۆمەڵی خەڵک شتی زەخمی بۆ بکەیت. هەر ئەوەیە لەگەڵ یەکا شەڕکەین، من لەگەڵ ئەو مامۆستایە، ئەو لەگەڵ من، ئەو لەگەڵ ئەو، هەرێکی گروپیە دروستکەین خۆمان سەرخەین. وتی مامۆستا ئەگە پرۆژەی زەخمت کرد بای 2 ملیۆن و 3 ملیۆن دۆلار فعەلەیکە بیجگەرە فرۆشەکان، خۆت بگەێنەر جگەرە فرۆشەکان پارەی چاکە بن. وتم دەوەرە باوکم، کابرایەکی موسڵمان لە جیاتی ئەوەی بڵێ بڕۆ مامۆستا ئەو برایانە بانکە بڵێت کۆمەڵێ پارەتان پیا کردووە بەسەتەوە ببکەن. واللهی براکانم لە خۆشەویستیمە و قسەتان بۆکە. یا ڕەبی خوایە ئەم مامۆستا عادیلە لە دنیا ڕوو ڕەش بکەی و لە ڕۆژی قیامەتا لەگەڵ هامان و فیرعون حەشری بکەی. ئەگەر حەز نەکەم هەمووتان ئاخر مۆدیلی سەیارەتان پێ بێ، ئاخر مۆدیلی ڕیشەکەتان دابێنن نەک بیتاشن ڕۆنی لێ بدەن، هەمووتان ژنەکانتان حیجاب بێت، هەمووتان مناڵەکانتان بە ئەخلاق بێت، هەمووتان جوانترین ڤێلاکانی بەریتانیا هی ئێوە بێ. خوایە من پێم خۆشە خۆم کرێکی بم بەس موسڵمانانی ئەوروپا هەمووی لە خانووی حەڵاڵا بێ. ئەوە خۆشەویستی منە بۆ تو. من دەست ماچ ئەەکەم، پێت ماچ ئەەکەم، ئێمە لە حرام دوور نەکەوینەوە، خوا زیاتر زەلیلمانەکە. خۆشەویستان، ما نەبەتە شەعر من حرام فالنار أولى به. قسم بخوا مامۆستا عادیل وتار بۆ ئێوە ئەخوێنی حرام پێیاکە ئەو مووە ئەبێ بستوێ لە جەهەنەمە. قسەی مامۆستا عادیل و فڵان و فڵان نەتان خەڵەتێنی، ڕەحمەتی خواتان لێبێ. داواکەم لە خوای پەروەردگار عاقیبەت خێرمان کە.